لەبێت بەردەوام من لەگەڵتان وشمن لای تەوەرێم ئێواری پرۆگرامەکە و گفتوگۆ کەم لەسەر کتێبێکی گرنگ بۆ کتێبخانەی کوردی. لە ئێستاە کتێبی مەقالات و ڕۆیافی ئەلنور کە بێگومان یەکێکە لەو کتێبانەی کە لەلایەن یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد کە بەداخەوە ساڵانێکی زۆرە کۆچی دوایی کردووە ئەویش نووسەر عەباس بەدریە. دیارە ئەم کتێبە بەشێکە لە وتارانی کە پێشتر نووسەر لە نێو ڕۆژنامەی نورا لە شاری بەغداد لە ساڵەکانی 1960 تا ساڵی 1970 نووسیونی بگومان و بەشێک لەم نووسینە خۆ بەم زۆرینی نووسینەکان خزمەتکردنن بە بواری ئەدەب و هەروەها وێژەی کووردە کە توانراوە بەشێک لەم بابەتانە بگەێنرێت بە خوێنەری عەرەب و هەروەها ئاشنا بکرێن بە بەشێک لە ئەدەبیاتی کوردی. قسە و باسەکەم لەگەڵ بەڕێز بەرزان عەباس بەدری کە بەڕێزیان کوڕی نووسەر عەباس بەدرین و هەروەها کۆی بەرهەمەکانی باوکیان لە دوتۆی کتێبەکە خۆ بڵێن بەشێک لە بەرهەمەکانیان لە دوتۆی کتێبەکە کۆکردۆتەوە پێشکەش بە کتێبخانەی کوردیەکەن. کاک بەرزان سڵاو لێبێم کاتت باش بێت. سڵاو بۆ بەڕێستان، سپاس بۆ میوانداری، سپاس بۆ کورسات کە لە هەموو بۆنەیەکدا مامۆستا عەباس بەدری لە یادە و بەسەرمانەکەنەوە. زۆر سپاس بۆ ئێوە. بەسێک لە بیرۆکەی کۆکردنەوەی بەشێک لە دەستنووسەکانی خودوتارەکانی مامۆستا عەباس بەدری بکەم کە گەڕێنەوە بۆ ساڵی 68 بۆ 70. ئایا بۆ ئەمە گرنگ بووە واتە بۆچی دەستنووس و وتارەکانی مامۆستا عەباس بەدری لە نێو ڕۆژنامەی نورا گرنگ بوو کە کۆ بکرێنەوە و لە توێ کتێبەکە پێشکەش بە کتێبخانەی کوردی بکرێن؟ بەڕاستی ئێمە بیرۆکەی ئەم بەرهەمە لە 2007ەوە گەڵاڵە بوو. ئەو کاتە کتێبێکی ترمان بۆ چاپ کرد. لەوێ بە سپاسەوە بەڕێز کاک ستران عەبدوڵڵا ینی پێشنیاری ئەوەی کردی بۆ شتەکانی کۆناکەیتەوە ئەمانە و بەتایبەت کە بۆ مەکتەبەی یا کتێبخانەی کوردی پێویستە ئێستا. بەڕاستی ویسمان لە ساڵی 59 دەست پێ بکەین 59 60ەوە کە لە ڕۆژنامەی خەبات لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەد و جەنابی مام جەلال و ئان بەڵام بە پچڕی دەستمان کەوت. ئەوەی کە دوای ئەو ماوەیە لە هەندێک ڕۆژنامەی وەکو دەنگی کورد سەوتە ئەکراد و ئانە ئیشی کرد، هەندێک دڵسۆزی تر خەریکی ئەوە بوون. بۆیە ئێمە بە باشمان زانین لە نورۆ دەست پێ بکەین دوای بگەڕێنەوە سەرەوە زەمانە. بۆچی نور پێک هاتووە لە 9 مجەلەدی یعنی مەزبوط، یعنی بێکەم و کورتیە توانین بڵێین. ئەو بوو مجەلەدەکانمان وەرگرت، ئەوەی کە ناوی خۆی لەسەر بوو یاخود ئەوەی کە ناوی خوازرای خۆی لەسەر بوو ڕەنگە هەندێکمان بەسەرە تێپەر بوو بێت، چونکە خۆت ئەزانین لەر ڕۆژنامەیە نابێت دوو جار ناو دووبارە بێتەوە یاخود سێ جار دووبارە بێتەوە. هەندێک جار ناوی خۆیەتی، هەندێک جار ناوی خوازراوەکەیەتی. هەندێک لە مەراسیمەکە پێیان وتم کە وتی هەندێک سەربوتاری ڕۆژنامەکەش مامۆستا بەدری نووسیوێتی بۆچی ئاماژە پێ نەکردووە. وەکو ئەمانەتێکی سەحافە ناتوانیت تۆ هەر لە خۆتەوە بابەتێک دانێ دوایی ئەوی نەبێ. بۆیە ئەوە بوو ئەو وەکو باسماکەن کە ناوی خۆی لەسەرەوەوانە تاوی ئەو بابەتانی کە لە ساڵی 1968 تا ساڵی 1970 نووسیوێتی ئێوە توانیوتانە لێرە کۆی بکەن. ئەم کتێبە خۆی لە 400 و نزیکەی 60 لاپەڕە ئەبینێتەوە، کراوە بە 4 بەش. بەشێکی وتارەکانێتی ستونە ڕۆژنامەوانەکانێتی، بەشێکی لەسەر ئەدەبیاتی کوردیە، بەشێکی لەسەر گەیاندنی خیتابی کوردە بە غێرە کورد. بەتایبەتی خۆ دەزانیت زەمان ئێستا جیاوازە لە تویتێکەوە لە ڕێی فەیسبوکێکەوە خێرات مەسجەکە، بەڵام ئەو زەمانە لە ڕێگەی ڕۆژنامەوە باشترین میکانیزم بووە. دوای ئەوە هەندێک بەشێکی تایە کە تایبەتە بە ئەدەبیاتی عەرەب و ئەوانەیە کە لەسەر کورد بابەتیان نووسیوە و لەسەر مێژووی ڕۆژنامەگەری کوردی هەندێک بابەتی وروژانووە، لە نمونەی بابەتی گەلاوێژ و ئەوانە هەندێک بابەتی ڕاست کردوێتەوە. بەشێکی تێکستە شعرەکانێتی ئەو کاتێک کە لە منتیقەی شارباژێر ئەبێ نووسیوێتی، بەشێکی لە زیندان نووسیوە، لە زیندای نوگرە سەلمان نووسیوە. بۆیە ئەمە ئەو بابەتانەیە ئەتوانین بڵێن تێکستی شعریتیایە، بابەتی ڕۆژنامەوەیتیایە، بابەتی ئەدەبیتیایە. بەشی کۆتای کتێبەکەش هەندێک دۆکۆمنتە کە بۆ یەکەم جارە بڵاو بێتەوە، هەندێک دەستنووسی
مامۆستا ئیبراهیم و هەندێک مامۆستا ئیبراهیم ئەحمەد و هەندێک وێنەی کە بۆ یەکەم جارە بڵاو ئەکرێتەوە. بەڵێ ئەوەی کە من جێی سەرنجم بوو بەڕاستی ئەو دەستنووسانە بوو کە لای مامۆستا عەباس بەدری کە پارێزراون بۆ نمونە ئەمەیان هەر دەسوخاتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد خۆیەتی کە لە لای مامۆستا بەدری بە بڵێم پارێزراو بووە. ئەمانە ئێوەکو خانەوە دەتوانیوتانەکە پارێزگاری لێ بکەن و تا چەند گرنگ بوو بۆ ئێوە کە لە نێو دوتوێ کتێبێکە ئەم بابەتانە با بڵین لە فەوتانە پارێزێ لە بەروی دوجار ئەمە خەڵکانێکی زۆر ئەیبین و ئەم کتێبەش لەوانەیە بە سەدان ساڵی تر لە نێو کتێبخانەی کوردیا بمێنێتەوە. زۆر ڕاستە. من هەندێک بابەتی تریش هەیە بەڵام پێیوەست نییە بەم کتێبە بۆ وەکو دۆکۆمنت دامنەناوە وەکو ئاماژەت پێکرد جەنابە بەداخەوە لەبەر ئەو ڕووداوانەی کە لە کوردستان ڕوویاوە شتی زۆر فەوتاوەم پیاوە چ لە ساڵانی کە لە زیندانە بێ چ لە زمانی مەسەرەن هەشتاکان چ لە بەداخەوە ڕووداوەکانی ناوخۆی خۆمان دوای نەوەتەکان بۆیە بە باشمان زانیای ئەو شتانە بۆ جیلی ئێستا و جیلی داهاتوو گرنگە بەڕاستی بۆ کتێبخانەی کوردی نەڵێم ئەو بڵێن باوکمە بەڵام بەشایەتی زۆر کەس کە شتەکان بە بڵێن بابەتەکان ئەخوێنەوە ئاماژە بۆیان کە هەندێک بابەتی تایە بۆ ئەمڕۆ ئەگونجێ یعنی داوای ڕێخستنەوەی وتاری کورد دەکات لەو زەمانە بۆ نمونە دامەزراندنی یەکێتی نووسەرانی کورد کە خۆشبەختانە ناڵێم ئەم هۆکار بووە بەڵام ئەم یەکێک بۆ لەو کەسانەی کە پێشنیاری کردو پێداگیری کرد کە پێویستە ئەو بابەتانە بە غەیرە کورد بگات و هەندێک بابەتی لەسەر پیرەمێردی شاعیر هەندێک بابەتی لەسەر مەولەوی لەسەر نەجمەدینی مەلا کەسایەتیان ناکە چۆن باسی ئەم نووسەر و شاعیرانی سەرەتا ژیان نامەکانیان باسەکە بەرهەمەکانیان کاریگەریان لە ناو کۆمەڵی کوردیا کە بەسی پێشکەوت و خوازانەی یاخود بیری پێشکەوت و خوازانەی ئەو زاتانە بۆ نەتەوەیە کە چەندین ساڵە بە هەندێک هۆکار ئەچەوسێنرێتەوە. بۆ نمونە بە زۆر بە جوانی باسی نەجمەدینی مەلاکە کە دوکانێکی هەیە هەوڵەیە خەڵک فێری خوێنەواریکە و ویستم پرسیاری ئەوە بکەم ئەمە تا چەند گرنگ بووە بۆ سەردەمی خۆی کە لەلایەن دەستنووسەکانی مامۆستا عەباس بەدریەوە یاخود دواتر لەلایەن هاوڕێیانی خۆیەوە کە ئێستا ئەگاتەوە بۆ ئێوە کە بەشێک لە ناساندنی ئەدەب و هەروەها وێژە و هەروەها بەشێک لە کەسایەتی هەرە دیارەکانی نێو ئەدەبیات و نێو سیاسی کوردی بووە بە غەیرە کورد کە بە زمانی عەرەبی بێگومان ئەزانین کە ئێمە هاوسین لەگەڵ با بڵێن ئێمە هەر لە نێو خاکیکەنکە بەو شێوەیە زمانی عەرەبی و کوردیش تایە هاوبەشە. ئەمە ئەم کتێبە تا چەند توانیوێتی کە کللتوری ئێمە مامۆستا عەباس بەدری خۆی توانیوێتی کە مێژووی ئێمە با بڵێن ئەدەبیاتی ئێمە بگەێنێت بە عەرەب. یەکێک لەو وتارانەی کە تایەتی لە لاپەڕەی ئەدەبی و وێژە یاخود وێژەی ئەو ڕۆژنامەیە نووسەرێک هەیە ناوی محەممەد بەحرالعولوم یەکێکە لە کەسایەتی دیارەکانی عێراق هاوڕێی جەنابی مام جەلال و ئەو پێشنگانەیە و باسی ئەوە ئەکە کە چەند کاریگەر بۆ نور کە ئەدیبان و کۆژانەکان و بابەتەکانی کورد بە ئێمە بگەێنێ. بۆ نموناڵێ من پێشتر معلوماتم لەسەر یەکی پیاوێکی گەورەی وەکو هەمەدانی نەبووە بابەتاری هەمەدانی ئێمە لە ڕێگەی ئەو تارانەوە ئاشناییمان پێیا کردو. مەسەلەن من ئەگەر بۆ نمونە بچمە هەندێک تەفاسیلەوە ڕەنگە کاتەکە هین نەبێ ڕێگەم پێ نەیە بە دڵنیایی و گرنگ بوو. بۆ نمونە لە ڕێگەی ئەو کەسایەتیانەی کە لەم ڕۆژنامە کۆبوونەتەوە توانیوانە لە دواییە کە بەرپرسایەتیان وەرگرتووە لەم وڵاتەیە یارمەتی دۆزی کورد و یارمەتی ئەو بابەتە بن کە پێشتر باگراوندێکیان هەبووە لە ڕێگەی ئەم جۆرە نووسین و وتار و ئەو پەیوەندیانەی کە هەبووە هەر بۆ بۆنێشۆ یعنی ئەو ڕۆژنامەیە کەسانی دیاری ڕۆژنامەگەری عەرەبی و تەنانەت عێراقی و کەسانی دیاری یان بڵێن ئیشیان کردووە و بۆ بە پردێک بۆ گەیاندنی حکوو باسمان کرد وتاری کورد و ئەو بابەتانی کە پێویستە بە غەیرە خۆمان بگات. کۆمەڵێک وێنەی کەسایەتی لە نێو کتێبەکە شاکاک بەرزان بوونیان هەیە جگە لە مامۆستا عەباس بەدری ئەمە تا چەند گرنگە بۆ کتێبەکە بۆ ئەو کەسانی کە کتێبەکە خنەوە بۆ دەوڵەمەندکردنی بە بڵێم کتێبەکە ژواروە بەشێک لەو گۆڤارانەی کە گۆڤاری خۆ بڵێن گۆڤاری نور کە ڕۆژنامەی نور کە
مامۆستا باز بەدری خۆی بەرهەمی تایە بڵاو کردوتەوە بێگومان ئەمانە شەر خۆتان وەرتان گرتو دواتر توانەوە کە لێرە بڵاو بکرێتەوە. ئەم ڕۆژنامەیە لە ساڵی وەکو باسمان کە 1968 ئەو وێنانی کە تایەتی وێنەی ئەو کەسانەیە کە ڕۆڵیان هەبوو بۆ نمونە مامۆستا شێرکۆبێ کەسە بەڵێ ئەوە ساڵی 1969 هەفتای لەسەر ژنار ئەوە لە میانی مێزگردێکایە کتێبەکە تایەتی مامۆستا حەمەد ساڵح دیلانی تایە مامۆستا شێرکۆبێ کەس مامۆستا جەمال شار باژێڕی هەندێک کەسایەتی دیاری تایە لەو بابەتەکە ئەم وێنانە لەوانەیە گەر بڵێم یەکەم جارە بڵاو بڵێتەوە بەڵێ ئەو وێنانە هەندێکی لە ڕێی ڕۆژنامەکە وەرگیرەوە ئەو جەنابی مام جەلالایە و کۆمەڵێک ئەوەی ژێرەوە مامۆستا عومەر عەبدوڵڵایە کە ناسراو بە عومەر دەبابە ئەمانە ڕۆڵیان هەبووە مامۆستا حیلمی عەلی شەریف یەکێ ڕۆڵێکی کاریگەری هەبووە لەو ڕۆژنامەیە بەڕاستی کاریگەری زۆر هەبووە ئەم ڕۆژنامەیە 432 ژمایری چاپەکرێ بەداخەوە لەبەر هەندێک بواری ڕووداوی سیاسی ئەو ڕۆژنامە چاپی هەیە کە مامۆستا باز بەدری بەرهەمی تا بڵاو نەکرد بێتەوە لەوانەیە دەگمەن بێ ئەوە بڵێن هیچ بەرهەمێک تا بڵاو نەکرد بێتەوە لە ڕۆژنامەکە لە عەدەدێکە لە ژمارەیەکی طبعاً ئەگەر بە واقعی سێریکی تۆ ناتوانانی هەموو ڕۆژێک بۆ نمونە بابەتێک بڵاوکەیتەوە بێ شتێکی لەگەڵاڵە بێ بابەتێکی لە بەڵام لە زۆربەی ژمارەکانە جێپەنجی پێوە یعنی دیارە جا بابەتی لەسەر سلێمانی تایە بابەتی لەسەر یعنی لەوە چ بەلای بینەرانی بەڕێزەوە خۆشەویست سۆزێکی نوعێک بێ مەبەستیان بووە کەسانی کە لای خۆمان لە بیرکراوەکانیان پێڵێن بەسەلەن باسی عەبەشەکەنی تایە وەکو کەسێکی هین باسیەکاڵەوە کورد ئەو لە بیرکراوەکانیشیان جۆرێک لە فەلسەفە و جۆرێک لە هینیان تایە بۆ نمونە خەڵکی سلێمانی ئەزان ئەو کاتێک پیاوە گریا بێ ناخۆشیێک لەم شارە ڕوویاوە ئەوی کۆنەکان ئەو شتا ئەزانن جام بە شێوازێکی جوان باسیەکات و برادێک عەرەب دوای ئەوە ئاماژی بۆەوە کاڵێ ئەو وەسفەی کە وەسفی ئەو کەسانی کردووە یعنی چۆنەڵی داهێنانێکە لە بواری ئەدەبیە. مامۆستا باز بەدری توانیوێتی کە لە ڕێگەی نووسینەکانی لە نێو ڕۆژنامەی نورە بەشێک لە کەسایەتیە دیارەکانی نێو کورد و هەروەها بە بڵێم زۆر بە جوانیش توانیوێتی کە بەشێک لەم بابەتانە لە کوردستانەوە کاتە سەر زمانی عەرەبی و بتوانێت کە بڵێم بە خوێنەری عەرەبی ئاشنا بکە. ئەم کتێبە بە زمانی عەرەبیە کات بەرزان تا چەند لە پلانە هەیە بەڕێستان جارێکی تر هەم نووسینەکانی باوکتان بکەنەوە بە زمانی کوردی کە بگمانەوە ئەرکێکی قورسە بەڵام گرنگە بۆ ئەوەی کە لە ئایندەیە خوێنەری کوردیش لێ بێبەش نەبێ و جارێک تر لەوانەیە ئەمە لە وێنای مامۆستا باز بەدری و بە شێوازێکی جیاوازتر هەم پێناسی کەسەکان کرابێت هەم پێناسی سلێمانی و کوردستانیش کرابێت بە شێوەیەکی جیاواز. ئەم کتێبە وەکو بە جەنابە ئاماژە پێکە بەڵێ وایە لێت نەشارمەوە لەم قۆناغی ئێستامانە مەبەستمانە جارێک کۆیکەینەوە لێرەوە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەشتانەوە دەست پێشخەری هەچ کەسێک قبوڵ ئەەکەین کە حەز بکات بابەتەکانی بکا بە کوردی ئەمە هیچ لاریمان نییە وەکو خانەوادە ئەگەر هەچ کەسێک دڵسۆزێک ئەیکات ئێمە هیچ هینمانێ بەڵام بەبێ ئەمەش ئاگاداربین بەڕاستی لە هەندێک وردەکاریوانە لە قۆناغی ئێستاە مەبەستمانە کۆ بکرێتەوە کە ڕۆشنایی بینی بە بۆچوونی من ئەویان بابەتێکی ئاسانترەوێ یعنی ئەگەر بهێنیتە بەر چایخۆ ئەم کتێبەی کە لای جەنابتە 460 لاپەرێک و باسمان کرد لە 9 مجەلەدی گەورە ینی سایزی لە جەریدەکە ڕۆژنامەکە لە ئەیسری زۆر گەورەترە یعنی ئەرکێکی زۆری بیسوە تا ئەوەی لێ بەرهەم هاتووە بۆیە بە بۆچوونی ئەمە ئاسانترە وەک لەوەی کە لە سەرەتاوە هەچەندە گرنگە بکرێ بە کوردی هیچەوە بەڵام کۆکردنەوەی اینجا وەرگێڕانەکەی بە بۆچوونی ئەمە گرنگترە. بەرزان ئەوەی کە بینیم لە سەرەتاشەوە کاکسران عەبدوڵڵا پێشەکی لەسەر ئەم کتێبە نووسیوە گرنگی بە بڵێن ئەم پێشەکیانە بۆ کتێبێکی لەم شەوەیە و بەتەبێت لەلایەن کەسانی دیاری وەکو بەڕێستان عەبدوڵڵا و ئەو کەساتیانی کە ساڵانێکی زۆرە لە نێو ڕۆژنامە و گۆڤار و لە نێو میدیای کارەکەن ئەمە تا چەند بۆ ئێوە گرنگ وەکو خانەوادە وەکو باسمان کرد دەست پێشخەری بە ڕێزیان بوو
پێی باش بوو پێشەکیشی خۆی بۆی بنووسێ پێشەکێکی جوانیشی بۆ نووسیوە ئەو وەکو خۆی باسیەکە تاوان جیلی باوکم نییە کاکستران ینی باوکم جیلی جەنابی مام جەلال و مامۆستا ئیبراهیم ئەحمەد و ئەوانە بەڵام ئەوڵێت چێڵێ وەکو بەشێکە باسەکەم وەکو گەنجێ زۆر سوودم بینیوە لە بابەتەکانی زۆر سوودم بینیوە لەو ستونە ڕۆژنامەوانیانەی بابەتە ئەدەبیانی بابەتە سیاسەکانی کە ئەو پێی ئاشنابێ بە تایبەتی دوای نەوەتەکان چونکە تەمەنی ئەو بەڕێزە لێوە توانین بڵین سەرچاوە بڵین ئەچێت ئەو بوارەوەمانە بەڵێ ئەوش دەست پێشخەری بەڕێزیان بوو ئێمە لێرە سپاسێکین بەڕاستی خوێندنەوەی بەشێک لە نووسەران و لە ئەدیبان و لە کەسایەتی دیارینێ و ئەجەب لە نێو کورسانە چۆن بوو بۆ ئەم کتێبە بێکمان و کۆزانی کە لە ماوەی ڕابردووە لە نێو بە بڵێن هۆڵی خاکە توانرا کە بە شێوەیەکی شایستە ئەم کتێبە گفتوگۆی لەسەر بکرێت و پێشکەش بە ئامادەبوانیش بکرێت بە خۆشحاڵیەوە لەوێ هەندێک هاوڕێ و بەڕێز قسەیان لەسەر کتێبەکە کرد و باسی ئەوەیان کرد کە ڕۆڵی مامۆستا بەدری وەکو پردێک بووە لە نێوان ئەدەبیاتی کورد و یاخود ڕۆژنامەگەری کوردی و یەکێک بووە لەو پردانە بەڕاستی ینی من حەز ناکەم پیا هەڵدان بێت چونکە کەسانی تریش هەبووە بەڵام ئەوان زۆر بە جوانی ئاماژیان بە ڕۆڵی کرد کە چۆن ئەو ڕۆژنامە نووسانی کۆ کردوێتەوە لە پێناو گەیاندنی ئەو وەکو باسمان کرد ئەو بابەتانەی کە پێویستە بگاتە غێری خۆمان ئەوان بەڕێزان ئاماژەیان بەوە کرد کە بەڵێ کاریگەری زۆر هەبووە و توانیەتی جێپەنجەی لە ناو ڕۆژنامەگەری عێراقی و کوردی و تەنانەتتان بڵێن عەرەبیش هەبێ ئەم ڕۆژنامەیە 35,000 عەدەدی هەبوو ڕۆژانە یعنی پرفرۆشترین ڕۆژنامەی سەردەمی خۆی بووە بەبێ ئەوەی ژمارە بگەڕێتەوە بۆ ڕۆژنامەکە ئەوەش ژمارەی پێما بێ کەم نییە 35,000 عەدەد ئەو بە دۆکۆمنت لە لامانە هەمووی یانێ ڕاستە کاک بەرزان ئەمە لە کۆتایە زۆر بە کورتی پرسیاری ئەوە بکەم بێگومان مامۆستا عەباس بەدری خاوەنی دەستنووسێکی زۆرە هەم لە بواری نووسین و ڕۆژنامەگەری و شێعر و زۆر بابەتی تر ئەمە لە پلانە هەیە کە لە ئایندێکی نزیکە کۆ بکرێنەوە بە زنجیرە کتێب بڵاو بکرێنەوە بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لەو وەکو باسمان کرد ئەو بەرهەمانە لە ماوەی نزیکەی ساڵ دو ساڵە ئەو نەی لێ دەرچووە بە دڵنیایی و کۆبەرهەمەکەی کۆکێنەوە لە ئێستاە سپاس لە ڕێی کەناڵەکەی جەنابیشتانەوە بەڕێستانەوە سپاسی هەر کەسێکین دۆکۆمنتی لابێ نووسینی لابێ شتێکی هەبێت کە پەیوەندی بە مامۆستا بەدریەوە هەبێت و بمان بۆمان بنێر یاخود خۆمان چێن خزمەتی لێ وەرەگرین ئەگەر مەجالم هەبێ وەکو ئەرکێکی ئەدەبی و ئەخلاقی سپاسی هەندێک کەس بکەین بەڕاستی لەکە ئەگەر وەکو دوا پرسیار بێ جەنابە بەڕێز ئەم کتێبە لە لای مەکتەبی ڕاگەیاندنی یەکێترین نیشتمانی کوردستانەوە چاپکراوە و بەڕێز کاکستران سەرپەرشتی کردووە هاوڕێمان لە بەشی کتێبخانە و ئەرشیف ئاشتیخان ڕۆڵی هەبووە لە تەسلیمکردنی مجەلەدەتەکان کە لێمان وەرگرتووە ماندوو بەڕاستی دیزاینەری بەرگەکە کاک ئومێد سەوزە دیزاینێکی جوان بۆ کردووە بەڕێزان لە بنکەی ژین هاوکارمان بوو لە هەندێک ژمارەکە لەوی لای خۆمان نەبوو ئەوان لەلایەن بۆ مامۆستا سەدیق و مامۆستا ڕەفیق زۆر سوپاسیانەکەین پیاوێکی زۆر ڕۆڵی هەبوو لەم کتێبە بەڕاستی من نەبێ باسی کە زۆر ماندوو کرد ئەویش دیزاینەری ناو کتێبەکەیە کاک شۆڕژ ئەحمەد کە زۆر ماندوومان کرد و زۆر بە دڵسۆزان و بە دڵفراوانە هەر گۆڕانکارێک هەبووە بۆ پەری دڵسۆزیەوە هاوکارمان بوو بۆیە جێ خۆیەتی سپاسی ئەویش بکەم و تایپەکەش میدیای خوشکم کردوێتی هەر بمێنن بەو هیوایم کە تەواوی بەرهەم و دەستنووس و وتار و هەر بابەتێک پێویستە بە مامۆستا عەباس بەدریەوە لە ئایندێکی نزیکە ئێمە لە ڕێی کتێبەکانەوە لە نێو کتێبخانەی کوردی ببینن و خوێنەرانیش لێی بەبەش دەبن سوپاس بۆ بەڕێز بەرزان عەباس بەدری کە بەڕێزیان کوڕی یەکێک لە نووسەر و ئەدیبە هەرە دیارەکانەوەیش مامۆستا عەباس بەدرین کە گومان کرد لەسەر کتێبی بەڕێزیان سوپاس بۆ تۆ دووبارە بەخێر سپاس بۆ کورسا سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ وەفاداری جەنابتان سپاس بۆ تۆ